هاوکار سابر تەمەنی 36 ساڵە و بەرکەوتەی چەکی کیمیاویە. بەپێی راپۆرتە پزیشکیەکان لە 85% کار ناکات. لە نزیکەوە کونسوڵی ئەڵمانیای بینیوە و داوای لێ کردووە ڕەوانەی ئەڵمانیای بکات بۆ چارەسەر. ئەویش بەڵێنی داوە ڤیزەی بۆ دابین بکات، بەڵام تێچووی چارەسەرەکەی لە ئەستۆی خۆی دەبێت. داواکارم لە سەرۆکاتی حکوومەتی هەرێم جێگەری سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێمی کوردستان لایەنە خێرخوازیەکان ڕێکخراوەکان کەسایەتیەکان ئاوڕێک لە دۆخ و ژیانی من بنەوە و هاوکاری بکەن بۆ وەرگرتنی چارەسەر لە وڵاتی ئەڵمانیا بەدابینکردنی ئەو تێچووی کە پێویستمە. من کۆنسوڵی ئەڵمانیا خۆم بینیم لە نزیکەوە بینیم داوام لێ کرد. ئیتر ئەوش وتی بەڵێن بێت بەس وتی دڵنیان لە ساسە بەڵێن نادەن بەس سپاس بۆ خوا دوێنێ دێرە شەو دکتۆر ئازاد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە پێ ڕاگەیاندم کە حکوومەتی ئەڵمانیا ئەتوانێت تەنها ڤیزەم بۆ دابینکە ناتوانێت تێچووەکە بگرێتە ئەستۆ. بۆیە داواکارم لەلایەنە پەروەردیدارەکان ئاوڕێک لە ژیان و گوزارانی منی بەرکەوتەوە و سەرجەم بەرکەوتوانی چەکی کیمیایی بدەنەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیاباران دەڵێت هەموو ڕێکارێکی ئیداری و یاسایی بۆ ئەو بەرکەوتەی چەکی کیمیاوی دەگرنە بەر تا بنێرێتە ئەڵمانیا و چارەسەری پێویست وەربگرێت، چونکە بەمانەوەی لێرە ڕۆژ بە ڕۆژ تەندروستی خراپتر دەبێت. ئێمە وەکو نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەوەی لە توانامانە بووە وەکو چارەسەر بۆمان کردووە، بەڵام کاگاوکار پێویستی بەوە هەیە کە بچێتە دەرەوەی وڵات و چاندنی سیەکانی بۆ بکرێت. هەفتەی پێشوو لەسەر داوای بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە کۆنسوڵی ئەڵمانیا هات بۆ نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە نزیکەوە کاگاوکاری بینی و دوای ئەوە لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتیەوە ئاماژە بە نەخۆشیەکەی درا. لە ئێستادا کۆنسوڵی ئەڵمانیا بەڵێنی ڤیزەیەکی پێداوە، بەڵام بڕی تێچووەکەی بۆ سەرف ناکرێت. هیوادارم کە حکوومەت بڕی تێچووەکەی بگرێتە ئەستۆ و کاراسانی بۆ بگرێت و ڕێکاری دایرەکانی بۆ تەواو بکرێت لەبەرەوەی کاگاوکارەکە زیاتر لێرە بمێنێتەوە زیاتر بای تەندروستی تێک دەچێت. هاوکار نمونەی دەیان بەرکەوتەی چەکی کیمیاوی هەڵەبجەیە کە لە هەرێمی کوردستان تەواو بێهیوا بوون و دەڵێن چارەسەری پێویستیان ناکرێت. ئەو بەرکەوتەی کیمیاباران داوا لە حکوومەت و خێرخوازان و سەرمایەداران دەکات هیوایەک بۆ ژیانی بگەڕێننەوە تاکو لە دەروەی وڵات بتوانێت چارەسەری پێویست وەربگرێت، چونکە هاوکار تەنیا لە ڕێگەی ئامێری ئۆکسجینەوە تەندروستی خۆی ڕاگرتووە و ڕۆژانەش سیەکانی لە کار دەکەون. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.